خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکاران پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. بەداخۆ دەبێ هەر شەوێک لەسەر قەیرانێک گفتوگۆ بکەین بەڵکو بگاتە چارەسەرێک. ئەمڕۆ پەرلەمانتارێک ڕایگەاند ئەگەر بێت و فریان نەکەون لە هەفتەی داهاتوو 30 بۆ 35 کەس دەمرن لە نەخۆشخانەکاندا. بۆچی وایوت؟ هۆکار چییە؟ کێ بێ فریاکەوێ؟ بۆچی گەیشتونێتە دۆخێک باس لە مردنی بە کۆمەڵ بکەین؟ وێڕایەوەی کە کۆمەڵێک کێشەی دارایی چارەسەر کراوە بەڵام هێشتا خەڵک نیگەران و ناڕازیە. هەریەکە و بە جۆرێک باس لە کاتی دابشکردنی موچەکات. هەندێک لە چاوەڕوانی موچەی مانجی تەمووز و هەندێک لە چاوەڕوانی موچەی مانجی شەشدان. بۆچی پرسەکە بەم شێوەیە؟ دۆخە داراییەکە و قەیرانەکان بەرەو کوێ؟ دەتواندرێت هەنگاو بەرەو چارەسەر بندرێت؟ هەموو ئەم شەو لە پانۆرامادا گفتوگۆی لەبارەوەکەین و ئەو پەرلەمانتارەی کە وتی هەفتەی داهاتووە گەر فریان نەکەوین 30 بۆ 35 کەس گیان لەدەستدەدەن. میوانی پانۆرامایە. کاک دابان محەممەد ئەندامی پەرلەمانی کوردستان بەخێر بێت. زۆر سپاس. بۆچی وتان کە هەفتەی داهاتووە گەر فریان نەکەوین 30 بۆ 35 کەس گیان لەدەستدەدەن؟ هۆکار نهێنیم بابەتە چی بوو؟ بەناوی خۆی گەورە سپاس بەڕێزێ، سپاس بۆ کەناڵەکەتان. طبعاً لە ماوەی ڕابردووە ئێمە هۆژاریمان نابوو لە سەر دۆخی سلێمانی کە ڕۆژ بە ڕۆژ لە ڕووی خزمەت گوزاری، لە ڕووی گەشەکردن، لە ڕووی ئیسیسمار، لە داگیرکاری زەویزار، لە قاچاقچێتی سنوورەکان، هەموو ئەمانە بەرەو خراپترە چێ و لە هەمووشی خراپتر ئەوەیە کە دۆخی موچە و دۆخی خزمەت گوزاریە سەرەتایەکان تا ڕادەیەکی زۆر بەرەو ئیفلیج بوو نەچێ. تاڵن بۆ خۆتەزانی لە ماوەی ڕابردووە قەیرانی دارایی هەبووە لە هەرێمی کوردستان، بەڵام لەگەڵ بەردبوونەوەی نرخی نەوت لەگەڵ زیابوونی داهاتی ناوخۆم قەیرانانە ماوەیەکە چارەسەر بووە. بە حساب حکوومەتی هەرێمی کوردستان لە کاتی خۆیان موچە ئەدا، بە حساب بەشێک لە خزمەت گوزاریەکانی خستووەتە گەڕ، بەڵام دۆخی سلێمانی جیاوازە لەو باشبوونی کە حکوومەتی هەرێمی کوردستان ئیدعای بۆکە. طبعاً ئەوەی کە وتومانە 30 بۆ 35 هاوڵاتی لە هەفتەی داهاتووە گیان لەدەسەدەن، ئەمە قسەی بەرپرسانی تەندروستی سلێمانیە، قسەی بەرپرسی نەخۆشخانەی دڵە لە سلێمانی کە زۆر بەڕاشکاوی ئاماژەی بەوە کردووە، تەکیدی کردووەتەوە لە ئێستاە ئەوەی کە پێی ئەوترێ جەڵدەی دڵ یان ئەمەلیاتی سارد. ئەمەلیاتی سارد بۆ نمونە کەسێک جەڵدەی لێدا ئەو دەقەیە پێویستی بە ئەمەلیات نییە، پێویستی بە نەشتەرگەری نییە، ئەکرێت چەند ڕۆژێکی تر نەشتەرگەری بۆ بکرێ. ئەمە ڕاگیراوە لە خەستەخانەکانە. ئەوەی کە پێی ئەوترێ نەشتەرگەری گەرم، کەسێک کە جەڵدەیەک لێدا پەناباتە بەر نەخۆشخانەکە کە ئەبێ کوتوپڕ نەشتەرگەری بۆ بکرێ، بای هەفتەیەک داو دەرمانیان لە بەردەسایە و دوای هەفتەکەش ئەمە نامێنێ. ئەمە لە نەخۆشخانەی دڵ، ئەمە لە نەخۆشخانەی دڵ قسەکە لەسەر هیوانیە جارێ نانا، ئەمە لە نەخۆشخانەی دڵ. تەخمینەکەش ئەوەیە ڕۆژانە 30 بۆ 35 کەس پەناباتە بەر ئەو نەخۆشخانەیە بۆ ئەوی نەشتەرگەری گەرم وە کوتوپڕی بۆ ئەنجام بێنێ. واتە 30 بۆ 35 کەس لە هەفتەی داهاتووە ئەگەر نەشتەرگەری بۆ نەکرێ، یا ئەبێ بڕوا بە کولفەیەکی زۆر کە زۆر زۆرە لە خەستەخانەکانی کەرتی تایبەت کە هەنێک کەس گومانەکەن کە خەڵکی تری لە پشتەوە بێ بۆ ئەوەی کام نەخۆشانە بڕۆن بۆ کەرتی تایبەت لەوێ عملیات و نەشتەرگەریەکانیان ئەنجام بێرێ و ئەبێ لەوێ بیکەن یا ئەوە تاکە گیان لەدەسەدەن. ئەمە دیوێکی تری پەیوەندی بە نەخۆشخانەی بژانەوەی شێرپەنجەوە هەیە. یعنی ئینسان گریانیە بۆ شاری سلێمانی کە بۆچی گەیشتوەتە ئەم قۆناغا. دوو ئامێری تیشکی لە ناوبردنی گرەی شێرپەنجە لە خەستەخانەکەیە هەیە. چۆن ئێوە بۆ نمونە سیستمێکتان هەیە ڕەنگە ئەڤید بێ کە تەلەڤیزیۆنەکەی پێوە بڕێ بن، کۆمپانیا بێ سێرڤیسی کاتەوە ساڵانە بێ بۆ پارێک بێ لە بریە. ئەم جیازانە 2 ساڵە سێرڤیس نەکراونەتەوە، دانەیەکیان 100% لە کار وەستا و دانەیەکیان لە ساڵ 20. ئێستا نەخۆش سەرەی گرتووە بۆ 6 مانگی داهاتوو بۆی سەرەی بوو نەخۆش ئەوەی کە شێرپەنجەی. یعنی کاکزانە دۆخەکە گەیشتوەتە ئەوەی هاوڵاتیە کە ئەگەر شێرپەنجەکەی لە سەرەتایە بێ بۆ نمونە سەرەتای پێزانینەکەی بێ فاسی کردو کە پێویستی بە تیشکە 6 مانگی تر سەرەیەکان تیشکەکەی بەرکەوێ. طبعاً
جاری وا هەیە خۆیان بەدەمی خۆیاڵە تەلەفۆنمان بۆ کە سوکاری کردو و تومانەوە سەرەکەی هاتووە تێدا وڵی گیانی لە دەساوە پێشەوەی کە سەرەکەی بێ گیانی لە دەساوە نەخۆشەکە یان بۆ نمونە عیلاجکردنەکەی زۆر ئاسانە زۆر ئاسانە 6 مانگ دوایەوە تەلەفۆنی بۆکەن شێرپەنجەکەی گەیشتوەتە ئاسێ لە هیچ نەخۆشخانەیەکی دنیا چارەسەری بۆ نادۆزرێتەوە چارەسەر ناکرێت لە هیچ شوێنێکی لە کاتێکە باشترین خزمەتگوزاری لە هیوا هەیە لە ئاستی عێراقا بەڵێ بەڵام بۆ بگاتە بۆ گەیشتۆتە ئەمە ئەوەی بە دوواداچوونتان کردووە پەرلەمانتار ئەوەی کە بە دوواداچوونمان کردووە پەیوەندی بە ئیتفاقێکەوە هەیە لە بینی یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان پەیوەندی بە داهاتی نەوتەوە هەیە پەیوەندی بە داهاتی ناوخۆوە هەیە کە تەمیلی موچە بەشێکی لە داهاتی نەوت ئەکرێ و خزمەت گوزاریەکان و بەشێکی تەمیلی موچە لە داهاتی ناوخۆی سنووری سلێمانی و هەولێری سنووری هەولێر و دۆک خۆی بکرێت قسەکە ئەمەیە کە تۆ ئەزانی داهاتی سلێمانی کەمە ناگاتە ئەو ئاستەی کە دەرمان بکڕی پارەی هێزەکانی پێبەی چەک بکڕی کە پارەی کۆمپانیەکانی خۆڵ و خاشاک بدەیت تەمیلی موچێ بۆ ئەڕۆیتە ژێرباری ئیتفاقێکی لەم شێوەیە ئەگەر ئیجبار کراوی بچیتە ژێر ئیتفاقێکی لەم شێوەیە بۆ قبوڵی ئەەکەی یعنی ئەو بەڕێزانەی یعنی بە پلی یەکەم کە ئەم قسانە ئەەکەین یەکێتی نیشتمانی کوردستان لێ بەرپرسە چکە حاکمی مطلق لە سنووری سلێمانیە یەکێتی نیشتمانی کوردستانە بووە ئەمە بەمانای ئەوە نییە کە دەستکەوتێکی زۆر گەورە بێت چکە بەرپرسیارەتێکیشی قورسە وە کێشە و کەموڕێکانیش لە نەتیجەیە ئەو لێ بەرپرسیارە بۆ قبولی ئەکا لە حکوومەت یاری بۆ لە پارتی دیموکراتی کوردستان کە بڕاتە ناو چوارچێوەی ڕێکوتنێکی لەم شێوەیەوە بەزوتنەوەی گۆڕانەوە نیەکە شەریکی سێمی حکوومەتە مەسەلەن ئێمە باواقعی هەیە وەزیری دارایی هەیە بۆ نمونە محافظ آخر جا کە تەمدید کراوەتەوە لەسەر داوای یەکێتی تەمدید کراوەتەوە یعنی ئەوەی کە بزوتنەوەی گۆڕان بەرێکەوەی ینی هەردوو لایەن کە نوێنەرەکانیان وەزیرەکانیان لەناو حکوومەتی هەرێمی کوردستانە بەدەنگی خەڵکی سلێمانی لەو شوێنەیە ڕاستە بۆ نمونە جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم لای یەکێتیە بەڵام لە نەتیجە وەزیری داراییش ئەفۆمکەی پشتی شێر بەر ئەمانەکەوێ باش ئەمە با بخێنە بابەتێکی تر و بە تەفاسی تر لەسەری بدوێن بەڕاستی بەڵام مەسلەی نەخۆشخانەی دڵەکە مەسەلەن بۆ چیان نەماوە کێشەکەیان چیە گرفتەکەیان چییە بەڵکو مەسەلەن بن ئەم یاوەڕێگوێم لە راپۆرتێکی ترگرت لە 8 مانگە هینی ئەو ئیستحقاقی کۆمپانیەکان لە سنووری سلێمانیان نەدراوە بۆ ئەمە لە هەولێران بەڵێ بۆ ئەمە لە هەولێرانیە بۆ لە دۆهۆکانیە بۆ لە ناوچەکانی ترانیە بۆ لە سلێمانیە هەیە یعنی ئێستا سلێمانی زبار کراوە بێ ئەم خەدەماتانی کە باسە کرد ژماردت مەسەلەن هەمووی خۆی بەڵێ پارەی کۆمپانیەکانی خۆڵ و خاشاک پارەی دەرمان پارەی چەند هێزێکی ئەمنی تەمیلی موچە لە داهاتی خۆی لە داهاتی سنوورەکە بیدە باشە داهاتی سنوورەکە مانگی ڕابردوو عفوم بکەیت 2 مانگی ڕابردوو لە هەرێمی کوردستانە گەیشتوەتە 434 ملیار دینار باشە داهاتەکە کووە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ یەک سەبەتەی داهاتی نییە کە ئەڵێم عفوم بکەیت کە من بازم ماوتم مێچێتی لە حاکمی مطلقە بەرپرسیاری سەرەکی لە هەرێمی کوردستانە حکوومەتی هەرێمی کوردستانە کە پارتی دیموکراتی کوردستان لێ بەرپرسە بەڵام کە یەتە سەر زۆنی سلێمانی و تەفاسیل ئەڕۆیتە ناو تەفاسیلەوە بەڵێ ئەمان لێ بەرپرسن تەنیا ئەمە نییە یعنی تۆ سیرکە لەکەیەوە لە سەری مانگی ڕابردووەوە 20 ڕۆژە ئەبوایە موچەی مانگی ڕابردوو بدرایە کۆتایی بەهاتایەوە وا دەست بە موچەیەکی تراکرێ بەڕێبەرایەتی ئاو لە سنووری ناحیە ڕزگاری وانە بێژان لە سنووری گەرمیان پلە باڵاکان لە سنووری سلێمانی مامۆسایانی زانکۆ و بەشێک لە فەرمانبەرانی تر موچەکەیان وەرنەگرتووە تا ئێستا یعنی ئەڕۆنە بەردەمی بانقەکان ئەڵێن پارە نییە باشە بۆ پارە باشە بڕیار نەبوو موچە لە داهاتی نەوت دابش بکرێت بەشێکی بەڵام بڕیار وا بوو جارە داهاتی نەوخۆ دەستکاری نەکرێت بۆی بۆ ئەو تەمیلی ئەم پرۆژە شتانە بێ ئەو سێکتەرانە بێ ئێستا بۆ نمونە ئەگەر بە گوێرەی تەمیلەکە سەیریکەی بۆ نمونە 600 ملیارەیە 600 ملیارەیە 500 ملیارە مانگانە تەمیلیەک بەڵام باقیاتی ئەوەی تری ینی خەدەماتەکانیش ئەبێ لەسەر داهاتی ناوخۆ بێ قسەکە لەسەر ئەمە نییە قسەکە لەسەر ئەوەیە بۆ سلێمانی بەم دەردە ببرێ بۆ سلێمانی بەم دۆخەیە تێ بپەڕێ سلێمانی کە کار و کەسابەتی تیانەماوە سلێمانی کە باج و ڕسومات لەسەر شانی هاوڵاتیانی سلێمانی زیایی کردووە داهاتی ناوخۆ عفوم کە ئێمە زۆر داهاتی ناوخۆ لە 200 ملیارەوە ڕۆیشتوەتە 430 ملیار هەموو هەرێم لە هەموو هەرێم
لەسەر شانی کێ هین بووە یانی زیادی کردو لەسەر شانی وڵاتیان زیادی کردووە لەسەر شانی کاسبکاران زیادی کردو کاک دابان چارەسەری نەخۆشخانەی هیوا و چارەسەری نەخۆشخانەی دڵەکە کە ئەوە مەترسیە و مەسەلەن لای خەڵک ڕاست لە چینێک بۆ ئەمڕۆکە و ئەو بابەتە لە سوۆشیال میدیا بڵاو بووە بەچی ئەکرێ تەمیلی چیان بکرێت شوێ بێتە سەرخەت چۆن چارەسەر بکرێت پێش هەموو کەسێ پێویستە یعنی خوا هەڵناگرێ سلکی تەندروستی لە سلێمانیا خەڵکی زۆر باش و خەڵکی زۆر بەکەفا و خەڵکی زۆر دڵسۆزی تایە خۆیان هاتوون ینی یەنە سەر شاشەکان ئەڵێ فریامان بکەون حکومەتی هەرێمی کوردستان باس لە داهاتی قەبە ئەکا لە هەرێمی کوردستانە ئەڵێ من بۆ نمونە ملیارێک و 300 میلیۆن دۆلار من نەوتم فرۆشتەوە ئەڵێ من داهاتی ناوخۆم لە 200 میلیارەوە گەیانوە بە 430 میلیار دینار پارەی هاوپەیمانانی بۆیە ئەوەی کە پێویستێتی 900 میلیاری پێویستە بۆ موچە حدودی 600 بۆ 800 میلیاری تری زیادە و لێمێنێتەوە بە حساب هەنێ قەرزوشتی بووە یعنی پێویستە لەم داهاتە کێشەی تەندروستی سلێمانی چارەسەر بکرێ پێویستە لەم داهاتە ئەوەی کە کەم و کوڕیە چارەسەر بکرێ من ئێساش ئەگەڕێمەوە سەرەوەی بۆ هەرێمی کوردستان سەبەتەیەشی داهاتی نییە یعنی بۆ داهاتی نەوت پارتی دیموکراتی کوردستان تحکومی پێ بکە نسبەیەک بنێرێ بۆ سلێمانی باقیاتی لەسەر شانی سلێمانی بێ ئەمە بۆ هەولێر و دۆکیش ڕاستە خۆ داهاتی ناوخۆ ئەفوم کە داهاتی ناوخۆ لە هەولێر و دۆک زۆر زیاترە ئەوان حدودی 200 بەرەو ژوور داهاتی ناوخۆیانە نسبەیەکی کەمیەدەن بە موچە 100 میلیار بەرەو ژوور ماگانە ئامێنێتەوە پرسیارە بکەم بۆ فۆکەسە گەورەکە لەسەر سلێمانیە مەسەڵەن ئایا نەخۆشخانەی نانەکەلی لە هەولێر و نەخۆشخانەی دڵەکە بۆ ئەم کێشانەیان نییە ئەوان بۆ حکوومەت وەزارەت لە لای پارتیە لەبەرەوەیە چیە مەسەلەکە من پێم وتی چوونەتە ژێرباری ڕێکەوتنێکە و کە نابوو بڕۆیشتنایە 43 بە 50 حوتەکە نابووایە بڕۆیشتنایە و ئەبێ هەڵوێستەیەکی جددی بکرێ و ئەبێ ئەم ڕێکەوتنە ڕابگیرێ چونکە داهات هەیە ئێستا ناکرێ لە داهاتی نەوت چەند ملیارێکە زیابێ بەڵام هاوڵاتی گیان لەدەست بدە ناکرێ بۆ نمونە لە داهاتی ناوخۆ پارە و لێ زیابێ بەڵام هاوڵاتی لە بەردەمی بانکەکانە گیان لەدەست بدە ناکرێت داهاتی ناوخۆ نەوت چەند ملیارێکی لێ زیابێ و بە ناوی قەرزەوە بیبێ بەڵام هاوڵاتی کۆمپانیەکانی خۆڵ و خاشاک ئەو وەزیان بێ یان کۆمپانیەکانی دەرمان ئیستیحقاقیان نەبێ یعنی خەلەلەکە ئەوەیە کە سەبەتەیەکی داهات لە هەرێمی کوردستانە نیە و داهاتی سلێمانی ئەگەر بەدیوێ کا سلێمانی بەبوورە کاکدابان کەوت پێتە بۆ نمونەیەکێتی کەوت پێتە ژێر ئەمری واقعی ڕێکەوتنێکە 43 بەڵام کە باسی حکوومەتی یەکگرتووەکری هەست ناکەی ینی کەم تەرخەمیەک هەیە لە ئاستی باڵایە کە خۆیان هاوڵاتی سلێمانی مەسەل خۆی ئەمرێ ڕەنگە مەسەلەن پارتیش بێ ڕەنگە ئەسڵم پەیوەندی بێشێتیەوە نەبێ مەسەلەوەی لە هەولێریش بە هەمان شێوە ینی ئەمە هاوڵاتی هەرێمی کوردستانە 2000 باەشێتی حکومیکە با گۆڕا حکومیکە با پارتی حکومیکە حەق نییە ئەم حکوومەتە بە چاوێکی یەکسان سەیریکە نەوەک بە چاوی زۆن کاکزانە ئەمری واقع هەیە خۆیان اعترافیان کردو سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەڵێ ئێمە لەو دیوی دێگەڵەوە یعنی هەر بۆ لابردنی ئەو بازگانی کە لێی نایە ئەڵێ ئێمە بریا بمانتوانەیە کە لای بەرین ناتوانین ئەمریکی واقع هەیە وەجێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان شەمان قسەی کرد ینی ئەوان کە نەتوان بازگەیەک لابن ئەم تەفاسیلی داهات و پارە و داهاتی ناوخۆ و داهاتی سنوورەکان چۆن ئەتوانن ڕێکی خەنەوە طبعاً ناتوانن دوو هاوڵاتی لە سنتەری کاری ئەم حکوومەتەیە وجودی نەماوە ئەوەی کە هەیە مەسلەی نەوتە مەسلەی بەغایە مەسلەی غازە مەسلەی داهاتی ناوخۆیە بەڵام ئەوەی کە پەیوەندی بە خەدەمات و بە خزمەتکردنی خەڵکەوە هەیە لە سنتەر و لە بەرنامە و لە ئەجێندای ئەم حکوومەتەیە نەماوە ئەم حکوومەتە قسەی لە کردداری زیاترە ئەم حکوومەتە حکوومەتی یەکگرتو نییە لە زاخۆ بۆ خانەقین ئەم حکوومەتە خۆی بە ئاعترافی خۆی لە ناتوانێت بۆ نمونە هێز بنێرێتە باشماق بۆ نمونە یەکێتی چاودێری برایم خەلیل بکە کە داهاتی برایم خەلیل بەقا هەموو داهاتی خاڵە سنووریەکانی ترە تاوەکو ئێستا وەزارەتی دارایی ئەوەی کە ئەنێرێتە بەردەسی هەر ئاگای لەوەیە ئاگای لە بەشەکانی تری نییە کە زیاتر لە 10 خاڵی سنووری نافەرمی لەو زۆنەشا هەیە یعنی ئەم حکوومەتە بێباکە لە ئاست هاوڵاتیانە خۆ قسەکان لە ماوەی ڕابردووە ئێمە ئەمە بووە کە کردومانە وتومانە لە ئاست ئەم بێباکەیە سلێمانی باجەکەیەدا سلێمانی باجەکەیەدا لە ئەوەی کە بەرپرسیارە لەم دۆخە بەپلی یەکەم حکوومەتی هەرێمی کوردستان پارتی دیموکراتی کوردستانە ئەگەر بە چاوی هاوڵاتیەکی هەولێرسەیری هاوڵاتیەکی سلێمانی بکات نایڵێ ئەو دۆخە ڕوو بدا لە کاتێکا خانە نشینی بانقەکەی پارێتیانی ئەتوانێت لە داهاتی هەولێر بنێرێ بۆ سلێمانی ئەگەر بۆ نمونە هەستەکە پاری بانقەکانی سلێمانی نامێنێ و ئەبرێ ئەبێ ئیجرعات بکە کە ئیجرعاتی پێناکرێ ئەبێ ئاعترافکە دەست بخاتە سەر کەم و کوڕێکان کە دەست ناخە کەواتە لێی بەرپرسیارە بەڵام کە دیتە خوارەوە
کە دێتە خوارەوە بەشێکی بەرپرسیارەتەکە بەرەکێتی نیشتمانی کوردستانەکەوێ خەڵک موچەی نەبەیەکێتی زەرەرەکە خەڵک لە بەردەمی بانقەکانە سەربگرەیەکێتی نیشتمانی کوردستان زەرەرەکە خەڵک لە خەستەخانەکانە بمرێکێتی نیشتمانی کوردستان زەرەرەکە یعنی هەموو ئەو کێشانی کە بەرەو کێم شاراگرێ بە پلەی یەکەم ئەوان بەڕاستی کاک دابن بەڕێزی شت ڕاگەن کار بووی تو ئێستا پەرلەمانتاری ینی مەسەلەن باسکردنی ئەوەی کە لە ماوەی ڕابردوو دکتۆریادۆوان وتیان دۆخی نەخۆشخانەی هیوا لەو پەڕی خراپیایە ئەمڕۆ بەڕێزە دەڵێ گەروا بڕوا لە زاری تەندروستکارانەوە 35 کەس ئەمرێ هەر بەڕاستی ئێمە باسی هەرێمی کوردستانەکەین هەرێمی کوردستانەوە ڕوئەدا یاخ بۆچی ئێمە ڕامە ناس لە شوێنێ ینی هاوڵاتی ئاسایی ڕاست لە شوێنێ بەڵام بۆ لە ئاستی باڵایە بە دەنگەوە هاتنێک نیە ینی ئەگەر قەرار بێ دەست بادام بێ بە بەرچاوی تۆ هاوڵاتی بمریانی چمان ئاگەمێنێتەوە بە حکومڕانی مەسەلەن ئەوە قسەیەکە وتم هاوڵاتی لە سنتەریانە نییە کە زانم ئەمە یەکەم جار نییە هاوڵاتی ئەمرێ یعنی هاوڵاتی هەموو ڕۆژێکی مردنێک کە تۆ باوکی خۆ ببینی لە سەرەی موچەیە کە 40 ساڵ خزمەتی کردووە لە سەرەی وەرگرتنی 200,000 دینارە بمرێ ئەمە مردنێکە بۆ کەس و کارەکەشی بۆ هاوڵاتی شارەکەشە مامۆسایەکی زانکۆ کە چەند ساڵە خوێندنوێتی و دراساتی کردو و مستەقبەلی خوێندکار و نەوەی داهاتووی لە بەردەسە بێ خۆشاندان بکە بۆ پارەکەی بۆ حەقێکی خۆی ئەمە مردنێکە کە تۆ خەدەمات و خزمەت گوزاری و نەبوو کە کارەبا و نەبوو کە ئاو نەبوو کە زبڵ و خاشا کۆبووە کە داو دەرمان لە خەستەخانەکانە نەبوو کە تۆ ئیجبار کرای بە بێموچەیە بۆ عملیاتێک بڕۆیتە خەستەخانەیەک 15 میلیۆن دینار ئەی خۆ مردن چییە؟ ئەی خۆ هەموو کێشە کۆمەڵاتی کە لە هەرێمی کوردستانە هەیە بەرەنجامی ئەمەیە ئەم هەموو کوشت و بڕی کە ئێستا هەیە بەرەنجامی ئەوەیە ئەم هەموو بەریەکەوتنی کە ئێستا هەیە بەرەنجامی ئەوەیە بڕۆ بۆ ئاماری ڕووداوەکانی هاتوچۆ بڕۆ بۆ ئاماری ڕێژەی تەلاقدان لە هەرێمی کوردستان بڕۆ بۆ ئاماری ئەو شەڕ و بەرەگە یەکەوتانی لە هەرێمی کوردستانە هەیە هەموو ئەمانە پەیوەندی بە دۆخی ئابوووریەوە هەیە زۆر باش کەواتە بۆ ئەوەی بە دوواداچوونی ئێوە گەیشت بەچی مەسەلەن لەوەی کە بەڕاستی تاکە هۆکار ئەو 43 بە 57 و بۆ بە بربەستی گەورە یاخود هەستەکەن لە ژێرەوە دەستبادانێکە بێیان شکاندنی یەکتر هەبێت سێبەرە سەریکە ئەو مەوزوعی 43 بە 57 من پێم وتی ئەبیان قبول نەکرایە خۆ ئەمە بەشێک نییە هەر تەنیا 43 بە 57 ئەمە پەیوەندی بە کۆمەڵێک کێشەوەیە لە بەغاوە درێژە بێتەوە تاوەکو وەرگرتنی مۆڵەتی کۆمپانیایەک لەم سنوور بۆ ئەو سنوور یعنی ئەوەی کە لە زۆنی سلێمانیا با بڵین ئەوەی کە لە زۆنی سلێمانیا گوزارێ لە هەولێری شابەزیادەوە ئەگوزارێ ئەو کێشە و کۆمەکڕیانی لێرە هەیە ڕەنگە لە بواری لە نانەکەلیانە بێ بەڵام بیاوی لە گەڕاکەکانی هەولێری شایە یعنی کۆی کێشەکان سیستمی حکومڕانی لە هەرێمی کوردستان ئاگرتووەتەوە بەڵام سلێمانی قورستر بەڵام سلێمانی زیاتر باجەکەی یاوە سلێمانی پێوە دیارە سلێمانی فەقیری و هەژاری پێوە دیارە سلێمانی بێخزمەتی پێوە دیارە سلێمانی هاوڵاتیە کۆمپانیایەکی زۆربەی کۆمپانیا نەوتەکانیا ئەوانەی کە گەورە بازرگانیان پێڵێن لە سنووری هەولێرایە ئێتۆ ئەتەوێ بە کاسبکاری دەبۆکە و بە کاسبکاری سالم و بە چایچی و بە مەطعەمچی سلێمانی بێداهاتی ناوخۆ بگەینیتە 500 میلیارد دینار کە کردووشیانە لە بواری ئاوا کردویانە لە بواری خۆڵ و خاشاکە کردویانە لە ئەوە تیژڕەوی کامێرەکانی هاتووە کە دراوە بە کۆمپانیەکان هەمووی بە مەرکەزی دابەزیەوە تەزبیت بووە لەسەر هاوڵاتی بەشێکی زۆری هاوڵاتی کەسابەت و ئیشوکارەکانیشیان لە دەساوە یعنی ئەو دۆخەی سلێمانی پێتەیاپەڕێ پەیوەندی بەشێکی پەیوەندی بە 43 بە 57ەکەەوە هەیە بەڵام بەشێکی تری شۆڕ بووەتەوە لە ناکۆشیەکانەوە لە بەغداوە شۆڕ بووەتەوە لە بینی ئەم دوو هێزەیە بۆ خوارەوە تاوەکو ئەگاتە ئەوەی کە مۆڵەتی کۆمپانیایەک یان زەویەک یا پێدانی عەرزەیەک لە هەولێرە کێشەی بۆ دروستە بێ و بە هەمان شێوە کۆمپانیایەکیش لە هەولێرە ناتوانێت بێتە سنووری سلێمانی هەنێ پرۆژەوە هەنێ کار بکە بە ڕقم یەک باسی بابەتێکت کردمە بەستمەوە نەبوو ڕۆژنامە نووسخۆی خۆمی لێ بدەزمەوە کە یەکێتی لێرە بەرپرسیارە و من پرسیاری ئەوەشم کرد کە گۆڕانیش بە ڕقم دوو بە دوای یەکێتیان ناوی دێ لە زۆنی سلێمانیا چۆن لە هەرێمی کوردستان گەربووتری یەکێتی و پارتی لێرە ژەوتری یەکێتی و گۆڕان یەکێتی و گۆڕان نەبێت چی بکەن بۆی لە بەرچاوی ئەوانە خەڵک نەمرێ ینی تا ئێوارە من بڵێم یەکێتی نییە وەکو تت خەڵگەڵی یەکێتی 2000 ئەڵێنی گۆڕانیش مەسەلەن خەڵک لەسەر حسابی ئەم شارەیە ئەم ناوچەیە لە گەرمیانەوە بۆ ڕاپەڕین بۆ بە پەرلەمانتار بۆ بە وەزیر بۆ نمونە پەرلەمانتار نە بۆ وەزیر مەسەلەن چی بکرێت کاکزانە ئێستا دۆخەکە بەم شێوەیە کە خراپە مانگی داهاتوو خراپترە بێ لە بواری بەڵێ لە مانگی داهاتووە خراپترە بێ بە حساب چارەسەرێکی کات موسەکیناتیان دۆزیوەتەوە بۆ پێدانی موچە لە داهاتی مانگی داهات بڵێ لە داهاتی مانگی حوتی هەمان کێشە تووشە بێتەوە
بۆ مەسەلەی داو دەرمان بە هەمان شێوە بۆ مەسەلەی خۆڵ و خاشاک بە هەمان شێوە 63 پرۆژە هەر لە سلێمانیە ڕاگیراوە لە چەند ساڵی ڕابردووە یەک پرۆژەی استراتیژیم پێ بڵێ کە لە سنووری سلێمانی ئەنجام درابێ یەک پرۆژەم پێ بڵێ کە شێرخانی سلێمانی بەقوت کرد بێ کرابێ لە بەنداوێک لە جادەیەکی دووسایدی گەورەکە لەم سنوورەیەکە هیچی نەکراوە ئەوەی کە بە چارەسەرەوە هەیە ئەم 43 بە 57 ڕابگیرێ هەڵوێستیان هەبێ بەڵێ ئەمە وەکو ڕقەمیەک هەڵوێستیان هەبێ داهاتی ناوخۆ یەک سەبەتە بێت لە یەک سەبەتەیە کۆ بکرێتەوە دواتر دابەش بکرێت بۆ ئەمە قورسە من تێناگەم بۆ لە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان داوای 200 میلیارد لە نەوتی بەسڕاکە بەس بۆ سلێمانی ناتوانێت داوای بۆ نمونە 50 میلیاری هەولێر بکە بۆ بەلایەنەوە قورسە بۆ ناتوان ئەم داهاتەیەک بخرێتەوە باشە کاک دابان ینی ئێستا نەوت لە ئەوجی قوتی خۆیەتی لە ڕووی پارە و مەسلەی دەرخەوە داهاتی ناوخۆ خۆیان وتیان کە سەرۆک حکوومەت لە وتارەکەی وتی داهاتی ناوخۆ زیادی کردووە ئەگەر لە حاڵەشی ئەوهایە دۆخەکە بەم شێوەیە بێ ناوی چی لێنەی بەڕاستی کاکزانە داهاتی نەوت بەرزە ملیار و 300 بەرەو ژوورە ملیار و 300 میلیۆن دلار بەرەو ژوور داهاتی نەوت هەیە داهاتی ناوخۆ با ئەم قسەیە بە تەفاسیل بێڵە با تەواویکە بەفەر لە ماوەی ڕابردووە حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی بۆ وەزارەتەکان دەست پێ کرد بە ڕاشکاوی پێوتون ئەم وەزارەتە پێویستی بە چییە بۆ نمونە سەردانی وەزارەتێکی وەکو بازرگانی کردو توێت ئەم وەزارەتە پێویستان بە چیە پێویستان بە مۆزافە پێویستان بە ئۆتۆمبیل بەسەر چاوبەتان دابینەکەین بەڵام داهاتی ئەم وەزارەتە بۆ نمونە 20 میلیارە ئەبێ بۆ مامگەینە 40 میلیار چۆن بیگەێنی دیار نییە بە ڕاشکاوی لە ئەنجومەنی وەزیرانە وتراوە 200 میلیارەکەی بەغداد تەواو ئیتر نایە بۆ هەرێمی کوردستان پێویستە داهاتی ناوخۆ بگەێنرێتە 500 میلیارد دینار 500 میلیارد دینار بەچی ئەگەێنرێ لە شەریکاتی نەوت وەرەگیرێ لە کۆمپانیەکانی ئینتەرنێت وەرەگیرێ لە کۆمپانیەکانی پەیوەندیکردن وەرەگیرێ لە شەریکاتی سکیوریتی نەوتی وەرەگیرێ تەبعاً نەخێر ئەوەی کە وەرەگیرێ لە هاوڵاتی وەرەگیرێ لە کاسبکار وەرەگیرێ لە یعنی ئەو خەڵکانە وەرەگیرێ کە لە سنووری هەولێر و دووەکو سلێمانی بەچی وەرەگیرێ بە زیاکردنی باج وەرەگیرێ بە زیاکردنی پارەی ئاو وەرەگیرێ بە زیاکردنی پارەی کارەبا وەرەگیرێ بە وەرگرتنی پارەی خۆڵ و خاشاک وەرەگیرێ بە وەرگرتنی پارە بە 490 ڕێگا لە هەوڵاتی وەرەگیرێ ئیتر لە دایرەی مرورەوە بیگرە لە زەریبەوە بیگرە لە باجەوە بیگرە لە سنوورەکانەوە بیگرە لە ناوخۆوە بیگرە هەموو ئەمانە ئەیانوێ داهات بگەێنە 500 میلیارد دینار لە ناوخۆیە لەسەر شانی هاوڵاتی باشە ئەبە داهات ئێستا گەیشتوە مانگی چوار گەیشتوەتە 434 میلیارد دینار دوایی دابەزیوەتەوە بۆ 320 دوایی یاریەکە لە بینی بەڵێ 300 بۆ 400 لە بین یاری داهاتی نەوتە بەو ڕێژەیەکە ملیارێک و 300 میلیۆن دلار داهاتی ناوخۆ بەو ڕێژەیە پارەی هاوپەیمانانی شێت یعنی بەڵام خۆی 900 میلیارد دینار پێویستە 900 میلیارد دینار پێویستە ئەوەی کە زیادە 700 میلیارد دینار زیادە ینی لەم کە داهاتەکان کۆ ئەەکەیتەوە بەڵام کووە بۆ دیار ئەگەر لە پەرلەمانتارێک بپرسم بە لە تۆ بپرسم ئەڵێم کووە لە سنووری سلێمانیا دیار نیە و لە سنووری هەولێریشا دیار نییە من پێم وتی داهاتی زۆنی بۆ نمونە هەولێر و دووەک 200 میلیار ئەگەر داهاتی ناوخۆکەی بێ 100 میلیاری بدا بە تەمویلی موچە سەدەکەی تری دیار نیە لە سنووری سلێمانیا ئەگەر داهاتی ناوخۆ 120 میلیار بێ هەفتای بدا بە تەمویلی موچەیە باقیەکەی دیار نیە وەزیری دارایی کە لە زوتنەوەی گۆڕانە ئاگای لێ لەم داهاتانە وەک بزانی وەک بەداوادا چونت کرد بێ وڵاهی بێ ئاگایان لێبێ بەڵام بۆچی قسە ناکەن ئەمەیان جێی پشکە یعنی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیش بەڕاشکاوی لە کۆبوونەوەیەکە ئاماژەی بەوە کردووە وەزیری دارایی ئەبێ بێتە سەر شاشە لێدوانیش بدا بڵێ کە ئەم داهاتە چی لێ بەسەریە هەردوو لاوەکو یەک یعنی چی لە هەول بڵێ جگە لە پارەی نەوت کە پارتی تەحکومی پێوەکە و بەشێکی گەورەی دیارنامێنێ لە داهاتی ئیبراهیم خەلیل و حاجی ئۆمرانیش بەشێکی داهاتەکەی دیارنامێنێ و بۆ ئەم سنوورەش بە هەمان شێوە لە باشماخ و پەروێزخان بەشێکی داهاتەکە دیارنامێنێ باشە بەڵام خۆ بەحساب لانی کەم خاڵە سنووریەکان لەژێر چاودێری کامێرادان و کامێرا چاودێری هەیە و ڕاستەخۆڕەتی بۆ وەزارەتەوە هەیە بەو شێوەیە نیە نانە بەو شێوەیە نیە ئەو بەشی کە خۆیان مەبەستیانە بە کامێرەی چاودێریە بەڵام بەشە گەورەکەی بە کامێرەی چاودێری نایەت و خەتی تایبەتیان هەیە و ئەوەیان هەیە داهاتی سنووری ئیبراهیم خەلیل کێ قەناعەتەکە 50 میلیارد دینار بێ ماڵان کە بازرگانی نێوان تورکیا و هەرێمی کوردستان کە لە سەدا بەڵێ تورکیا و عێراق بێواتە پەڕێ
حدودی 15 ملیار دلار ساڵانێ. باش ئەگەر تەنها داهاتی 90 ملیارێک و 300 میلیۆن دلار بێ لەلایەکی تر نزیک بە 300 ملیار دیناری داهاتی ناو خۆمانە بێ لانی کەم موچە مەسەلەن لە هەفتەی ڕابردوو تەنانەت لیستی موچەشیان بڵاو کردەوە بە پێی سەرچاوەیەک لە وەزارەتی داراییەوە سەبەیانی دووشەمێ بە حسابی مێدیا بواە و سەرچاوەکەی وەزارەتی دارا بۆ بسپێنی دابشکردنی موچەی ماجی حەوت دەست پێ بکرێت هیچ زانیارێک تێ لەسەرەوەی کە دەست پێەکە یاخود هەرەوەی کە هەیە ئەڵێن ئینشاڵا دەست پێکە. وڵا هەر ئینشاڵاکەیە گینە هیچ شتێکی فەرمی نەبیستراوە دواتریش ڕەت کرایەوە و لیستە بڵاو کرابێتەوە لیستێکی حەقیقی بێ و من تەمە ناکەم موچە ئیسیقرار وەربگرێت چکام حکوومەتە ڕازگۆ نەبوو لەگەڵ موچە خۆرانی خۆیان کاتی خۆی ئاماژەیان بەوە کرد هەموو 25 مانگێک لە ماوەیەکی محدودا دەسەکرێ بە تەوزیعاتی موچە لە ماوەیەکی دیاریکراوە ئەمە سەرۆکی حکوومەت هێرێمی کوردستان خۆی وتی کۆتایی بە دابەشکردنی موچەیە ڕازگۆ نەبوون لەگەڵ موچە خۆرا لەمەیە چکە کاتەکەی گۆڕا موچە دواکەوت ئێستا کە خەڵک موچە وەرەگرێ مانگی کۆتایی مانگی حوتە موچی مانگی چەند وەرەگرین چەند مانگی ڕابردوو وەرەگیری مانگی موچی مانگی حوت وەرناگرێ واتە لەوە شاڕازگۆ نەبوون لەگەڵ خەڵکە والحاصل بابینە سەر چارەسەرەکان کە دێنە سەرەوە بەزمەوەی پرسیارە بکەم کاک دابانیانی بەڕاستی ئێوە کە پەرلەمانتارن و حزبەکەتان یان بزوتنەوەکەتان لە حکوومەتایە ئەمە ڕەنگە بۆ پەرلەمانتاریی پارتیویی چ ڕاست بێ لێتان نیگەران نابن کە ڕەخ ناگرن وەڵاهی ئێمە تقریبا 2 ساڵە لەگەڵ هاوڕێی خۆشەویستم کاگالی هەمە ساڵە لەسەر ئەدا و لەسەر چۆنێتی سیاسەتکردنی گۆڕان و چۆنێتی مامەڵەکردنی لە حکوومەت و چۆنێتی مامەڵەکردنی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان و چۆنێتی باوڵێن ئەو دۆخی کە بەسەر خەڵک هاتووە عموماً لەگەڵ قیادەی ئێستای گۆڕانە هیچ پەیوەندیەکمان نەماوە نەمانماوە چارەسەر چییە؟ چارەسەرەکان وەکو پێم وتی پێویستە بووی بۆ نمونە موچەخۆرێک مامۆستایەکی زانکۆ ببوورە فەرمانبەرێک مامۆستایەک یعنی پزیشکێک بزانێ 20 ئەوەندەی مانگە مانجی داهاتوو موچەکەی خۆی وەرەگرێت ئەمە لە دەموو دنیای ئەمە مافە پێویستە یەکێتی نیشتمانی کوردستان بە پلەی یەکەم و دواتر بزوتنەوەی گۆڕان و نوێنەرەکانیان لە حکوومەت هێرێمی کوردستان ڕاشکا و لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانە هەموو جوهدێ بکەن هەموو هەوڵێک بدەن بۆ ئەوەی کە زامنی بە پلەی یەکەم زامنی موچەی فەرمانبەران بکەن لە داهاتی نەوت و ناوخۆ ئینجا بڕۆن بۆ شتەکانی تر ناکرێت لە هەرێمی کوردستانە پارێزگایەک فەقیر و هەژار بێ پارێزگایەک بنیەی تاحتی وێران ببێ پارێزگایەک جادەوبانی نەبێ پارێزگایەک هاوڵاتەکانی لەسەری موچەیە بمرێ پارێزگایەک بۆ نمونە ڕێگەوبانەکانی خراپ بێ پارێزگایەک دەرمان لە نەخۆشخانەکانیان نەبێ بەڵام پارێزگایەکەم کێشانی نەبێ و ناویشی بنێ حکوومەتی یەگرتو حکوومەتی هەرێمی کوردستان لە زاخۆوە تاوەکو خانەقین دەسەڵاتیە بێ پێویستە ئەم نوێنەرانە هەڵوێستیان هەبێ و قسەی ڕاشکاویان هەبێ ئەگەرەتوانن و ئەم ڕێکەوتنە ڕاکردن زامنی پێشەکی زامنی موچەی فەرمانبەران لە هەرێمی کوردستان بکەن دواتر بڕۆن بۆ شتەکانی تر ئێستا حکوومەت هەرێمەڵی موچە دوانەکەوت بە هیچ شێوێک موچە مرۆ خۆی بوچە دابش کراوە ماگانە ئەگەر حکوومەت هەرێمی کوردستان فەرمانبەرانی دووەک و هەولێر تەنیا بەهی خۆی زانی و سلێمانی بەهی خۆی نازانێ ئەم قسەیە دقیق بەڵام ئەگەر فەرمانبەری سلێمانیش بەهی خۆی زانێ ئەم قسەیە دقیق نییە من پێم وتی فەرمانبەرانی وەزارەتی خوێندنی باڵا خانەنشینان بەشێکی فەرمانبەرانی بەڕێوەبەرایەتی و لە ڕزگاری و حتا وانە بێژان و مامۆسانی وانە بێش ئیسیاقاقی مانگی 4 و 5 وەرنەگرتووە خۆپشاندانیان کردووە ئەو خۆتان نەقلی خۆپشاندانەکان تا کردووە ئەزان کە ئەگەر ئەم قسەی سەرۆکی حکوومەت یان 20 ڕۆژ پێش ئێستا موچەخۆرێکە بۆیە موچەکەی وەرنەگرتایە 20 ڕۆژ بەکات نازانێ و بە تاقی بوو نازانێ قسەکەی دقیقە موچە دوانەکەوتووە ئەگەر چاوی ئەمانە نابینێ ئەم فەرمانبەرانە نابینێ ڕاستە بەڵام ئەگەر ئەیبینێ و سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستانە لە زاخۆوە تاوەکو خانەقین موچە لە کاتی خۆیان نەدراوە فەرمانبەر غەدری لێکراوە و تا ئەم ساتەش توانای ئەوەیان نەبووە ڕازگۆ بن لەگەڵ فەرمانبەرەکانی خۆیانە لە کاتی خۆیان موچەکانیان پێبن باش کاک دابان پێش بەرنامەکە پێم وتی ینی بە سوتفە بەڕێکەوت ئێمە ڕێکەوتین لەسەر بەرنامەکە بەڵام سبینی 25 حوت ئەو کاتە بوو کە هیوایەکی گەورە بوو لای گۆڕان خوازان لای ئەوانەی کە لایەنگر و دەنگەری گۆڕان بوون کە گۆڕانکاری گەورە ئەکرێ بەڵام ئێستا تا خۆت کە پەرلەمانتاری زوتنەوەی گۆڕانی ئەڵێ من نیت پەیوەندیەکەم بە قیادەی و حزبەوە نەماوە گۆڕان بۆ وای لێ هات طبعاً هەمومان نەزانی کاک نەوشیروان پیاوێکی زۆر عەزیم قایدێکی زۆر عەزیم پیاوێکی زۆر گەورە بوو و بە گەورەیش ئەمێنێتەوە لە
مێژووی کووردە لە 2009 کە ئەم بزوتنەوەی دروست کرا بۆ ململانەوە بۆ گرتنە دەستی دەسەڵات بوو یان وەرگرتنەوەی دەسەڵات بوو لە یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان بەڕاشکاوی و بۆ لە بەرمەبنای خراپ ئیدارەدان و خراپی سیستمی حکومڕانی بوو لە هەرێمی کوردستان و بەرنامە و پرۆژەی هەبوو لە هەموو سێکتەر و لە هەموو بوارەکانە و جوهد و هەوڵ و تەجەموعێکی گەورەی دروست کرد بوو بۆ ئەوەی کە بڕاتە پێشەوە بەڵام تەمەن و زەمن ڕێگی نەدا کە ئەمە بگاتە نەتیجات لە ساڵی 2017ەوە کاکنۆشینوان وەفاتی کرد و لە دوای ئەوە هەنگاو بە هەنگاو قۆناغ بە قۆناغ ئەو ئامانجانەی کە بۆی دروستکرا یعنی لێی دوورکەوتەوە 2009 مەبەستەکە چی بوو بەڵام تۆ سەیری 2010 بکە بزانم ئەم بزوتنەوەی چی کرد لێ کاتا هاوپەیمانی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتمانی کوردستانە هەبوو لە کاتێکا بۆ ململانێ بۆ سیرا بۆ وەرگرتنی دەسەڵات لەسەر ئەمانە دروست بوو و دوای ئەوە تەفاسیل شۆڕ ببیتەوە بۆ خوارەوە ئەو هەموو زوڵمایان ئەو هەموو نەعەدالەتیان ئەو هەموو گەندەڵیە ئەو هەموو نەکبەتی بەسەر خەڵکە هات ئێمە داوای هەڵوێستمانە کرد داوای ئەومانە کرد کە لە هەموو قۆناغە جیاوازەکان ئەم بزوتنەوەی بەڕۆڵی خۆی هەستێەوە قسەی هەبێ بەڵام بەداخەوە ئەوان لە بەرامبەر میدیاکەشیان داخست و لە دوای ئەوە کە لە 2000 با بڵێن 2009 کە بەژاری حکوومەتیان کرد لەسەر کۆمەڵی خاڕێک کەوتن کراوە لەسەر کۆمەڵێک با بڵێن چاکسازی ڕێککەوتن کە ئەمە نەکرا کە ئەمە نەچووە بواری جێبەجێکردنەوە کە ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان هەرو کاتە خۆی وتی ئێمە 6 مانگ دەرفەتە دەین 6 مانگی تریان بۆ تەمدی دەکەینەوە ئەگەر جێبەجێ نەبوو ئەوە بێگومان لە حکوومەتە کشینەوە ئەوە 3 ساڵی بەسەرا تێپەڕی ڕۆژ بە ڕۆژ دۆخەکە خراپتر بوو ڕۆژ بە ڕۆژ دۆخی دارایی هاوڵاتیان خراپتر بووە دۆخی خزمەت گوزاری خراپتر بووە چاکسازی یعنی لە سا پێنجیشی نەچوەتە بواری جێبەجێکردن بەڵام ئەو قیادێ هەر ئەوانە نەبوون کە لە بزوتنەوەی گۆڕان بوون و خۆشیان ئەڵێن مەسەلەن ئێستاوان لەسەر ڕێبازی خالی خۆش بوو کاکنیشتوانە بۆ ینی بۆ واقعەکەوای لێ واقع شتێکی ترە و قسەکردن هەڵبەتە ئەمە شخصی نییە ئەمە گشتیە مەسەلەن ڕەنگە زۆرێک لە دەنگدەران کە بەڕێستە بینن کۆمەڵێک یادگاری ئەمە بسبینی 25 بیریانەکەوێتەوە من و کوڕۆژنامەزانی چۆرە من خۆشم زۆر معەزەبم بەو دۆخی کە ئەم بزوتنەوەی پیا تێئەپەڕێ یعنی ئەمە قسەی من نییە لە نەتیجەیە بزوتنەوەی گۆڕان 500,000 دەنگەری لەسەر بوو من وتەیەکی جەنابی کاکنۆشیروان هەیە کە ئەیوت ئێمە گەورەترین هێزی دنیان کە خەڵکمان لەگەڵ یعنی وا ئێمە ڕاست نەبووین وا برادەرەکانمان ڕاست نەبوو ئەو هەموو خەڵکی کە نەقدی هەبوو بەڵام خۆ تۆ لە نەتیجەیە لە دوایین ئینتیخاباتە کورسی و بەدەستنێنە خۆ بێ پێشونەوەیشی جدی بەمەیا بکرێت کە تۆ 20,000 دەنگ هێناوە لە 500,000 دەنگەوە بیتە سەر ئەوەی کە 20,000 دەنگ بێنی خەڵکێ لەگەڵان بە پرسانی گۆڕان ئەڵم پەیوەندی بۆ هەیە کە هاوپەیمانیمان لەگەڵ یەکێتی کردووە و کەواتە هەڵەیان کردووە کەواتە هەڵەیان کردووە لێ کاتە تۆ هاوپەیمانەتی لەگەڵ دوو حیزبی حکومڕان لە هەرێمی کوردستان بکەی کە بۆ نمونە خەڵکیان نامبڕاو کردووە بۆ نمونە سزای خەڵکیان ناوە بۆ نمونە پەلاماری بارگەکانیان دراوە بۆ نمونە ئەم هەمووی نە و زوڵمە و لە بەرامبەر کراوەوە بڕۆیتەوە جارێکی تر ڕێککەوتنیان لەگەڵاو و لە هەمووی خراپتر تۆ کۆمەکی داراییان لێوەربگری طبعا خەڵک متمانەی نامێنێ وەکو وتم وا ئێمە ڕاست نەبووین بەڵام ئەو 500,000 دەنگی کە ڕەحمەتی کاکنۆشیروان بەجێهێشت 500,000 دەنگی بەم بزوتنەوەیەوە بەجێهێشت ئێستا 22,000 دەنگ لە کۆتا ئینتیخاباتە ئەمەی پێوە ماوە یعنی ئێمەش ڕاست نەبووین بەڵام ئەو خەڵکش ڕاست نییە لە نەتیجە ئەم بزوتنەوەی خەڵک دروستی کرد و خەڵک بڕیاری لێدا و خەڵکیش بڕیاری لێدا داوا محەممەد کە گەنجێک بوویت لە تەمەنێکی کەمالەنا ئەو بزوتنەوەیە بوویت و مەسەلەن دوایی بووی بە پەرلەمانتار لە 25 حوت سبێ گەر بچیتە سەر گۆڕی ڕەوانشاد نەشورا مستەفا چی پێڵێ یەک دێڕی پێڵێمە پرسیارەکە زۆر ئین بوو ئەویش هەوەیە کە داوای لێبوردن لەوە داوای لێبوردن لە خەڵکی بۆ لە خەڵک ئەوەی کە نەمانتوانی ئامانجی بوویان ئەوەی کە تارگێت بوو بیگەینە مانسڵ وە لە خەڵکیش کە ببوورێ ئەگەر مثلەن مەبەستم ئیشکردنیە لەسەر شعوری بەڕێز بەڵام واقع بەیانی مثلە من ئەمڕۆ بەوە زانیم کۆمەڵێک برادری ئەبینی لە سوۆسیال میدیایادیان کردوەوە وێنەی کاکنۆشیروانیان داناوە ڕێبازەکەت بەردەوامە ئێستا و پەرلەمانتاری گۆڕان و پەیوەندیمان بە قیادەوە نەماوە یەکێک لە ڕەمزی پەرلەمانتارەکانتان کاگعالیە کە یەکێکە لە ئەکتیڤترین پەرلەمانتارەکان یەکێکە لە پەرلەمانتارە هەر ئەکتیڤەکان مەسەلەن ڕەبتی بە بزوتنەوەی گۆڕان نەماوە
خەڵکێکی زۆریش ئومێدیەوە بوو مەسەلەن لەسەر ئەو بزوتنەوەیە بۆیە من ئەو پرسیارەکەم. نانە ئاسایە من پێم وتی وتم یەک جملاڵێم یەک داوای لێبوردنەوەکەین دوو داوای لێبوردن لە خەڵکەکەین ینی خۆتان کە هاتوونەتە دەرەوە یان پێویستان بە قیادەکەەوە نەماوە ئەتوان بڵێن ئێوە پارێزگاری لە ڕێبازەکە یەکەن. بێگومان لەوەیە بێگومان ئەتوانین بەدەنگی بەرزەوە قسە بکەین چونکە ئێمە بە ڕازگۆیی لە 2009 تاوکو و کافتەی وەفاتی کردووە پێشمەرگە ئاسا لە خزمەتیا بووین پێشمەرگە ئاسا لە خزمەتیا بوون لە دوای ئەو بەروارەش هەمان ئامادەییمان چیا بووە ینی بۆ درێژەدان بەڵام لە قۆناغێکە کە لادان ڕووەدا لە قۆناغێکا کە بێ هەڵوێستی ڕووەدا لە قۆناغێکا کە هەڵە ڕووەدا لە قۆناغێکا کە شکست ڕووەدا لە قۆناغێکا کە هۆکاری شکستەکان دیارن بەرپرسیارەتەکان دیارن ئەوانەی کە بوونەتە سەبەبی شکست دیارن هیچ ئیجراتێک ناکرێ بەڵێ بێگومان و ئەوەی کە وتومانە پێشتر بە زیادە وتومانە لەم قۆناغەشە ئەوەی کە بەدەنگی بەرز وتومانە وتومانە و ڕووسور بووین و نەک بەرامبەر بۆ نمونە نازانم وەزیرێک یا بەرامبەر مدیر عامێک یا بەرامبەر مدیر ناحەیەک بەرامبەر بە یەکێتی لە ترۆپکی دەسەڵاتە و لە بەرامبەر پارتیش وتومانە بە پلەی یەکەم بەرامبەر یەکێتی زۆر دەنگمان بەرز بۆ چکە نوێنەری ئەم زۆنە بووین یەکەم کەس ئەمە بۆ یەکەم جارە ئێڵێم یەکەم کەس ئێمە بووین مەسەلەی قاچاقچێتی مەتاری سلێمانی و دواتر هەولێرمان ئاشکرا کرد لە ئاڵتون لە دۆلار لە تلیاک کە خەریک بوو لە سلێمانی شا بکوژنین ئێمە بووین مەسەلەی قاچاقچێتی جگەرەمان ئاشکرا کرد ئێمە بووین مەسەلەی بۆ نمونە قاچاقچێتی لە دەواازەی باشماخ و لە برایم خەلیل و لە شوێنەکانی تر ئاشکرامان کرد ئێمە بووین وتمان کە زەویزار لە هەرێمی کوردستاندا بارتەقای نەوت ئەم بەرپرسانە ئیسفادەیان لێ کردووە بە دەنگی بەرز هەموو ئەمانەمان وتووە. باشە کاک داوان ینی قسێکی ئەوترێکە گۆڕان تەحملی ئۆپۆزیسیۆن بوونی نەئەکرد دوای کاک نوێشوران ئەمە ڕاستە؟ نەخێر ئەو قسەیە دقیق نییە بۆ ئەو قسەیە دقیق نییە ئەوە تەبریری هەنێک کەس بوو بیانووی هەنێک کەس بوو بۆی کە گۆڕان بەرنا حکومەتەوە ئێستا لە سنووری سلێمانیە هێزێک دروست بووە بە ناوینەوەی نوێەوە ئەم هێزە حزوری هەیە یەکێتی چی ئیجراتەیەکی بەرامبەر ئەم هێزە کردو یەکێتی چی پەلاماردانێکی کردو بۆ نمونە بچێتە بیگرن و حیزبەکە هەڵوەشێنەوە شتیوا بووە نەبووە لە بۆ بزوتنەوەی گۆڕانیش ئەمە ڕاستە پیان وا بوو هەنێک کەس پیان وا بوو کە یەکێتی گردەکەش داگیرەکات و بزوتنەوەکەش ئەتوێنێتەوە و دەست بەسەر گردەکەش ئاگرێ بەڵام خۆیانەوەیان کرد طبعا ئەمە شایع بوو لە دوای پەلاماردانەکە یەکێک لە قیادەکانی یەکێتی ئەم قسە و باسانە دروست بوو بەڵام ئەمە ڕووی نەئادا ئەوە یەکێک بوو لە هۆکارەکان کە بەشداری لە حکوومەت بکەن بۆ ئەوەی کە بمێننەوە کە پێچەوانەکەی ڕوویە یعنی بەڵێ ئەیتوانی ئۆپۆسیۆن بێ بەڵێ ئەیتوانی میدیاکەی کاریگەر بێ بەڵێ ئەیتوانی بەڕووی ئەم دوو هێزەشا بوەستێتەوە بەڵێ ئەیتوانی جەبهەی خەڵک هەڵبژێرێ بەڵێ ئەیتوانی لەگەڵ خەڵکا بمێنێتەوە بەڵێ ئەیتوانی بە دەنگی بەرز بەڕووی ئەم دەسەڵاتەیە بوەستێتەوە بەڵام بەداخ هەر بە بناسبەی 25 حوت قسەیەک هەیە ئەمە شایعاتە مەسەلەن نازانم تا چەند دروستە ئەڵێم بەشێک لە بەرپرسەکانی ناو حکوومەتی بزوتنەوەی گۆڕان ئەگەر بزوتنەوەی گۆڕانیش بڵێ بکشێنەوە ئەوان ئامادەنین بکشێنەوە لەبەرەوەی کەوتونەتە ژێر کاریگەری پارتیەوە ئەمە ڕاستە؟ من هەمویان لە نزیکەوە ناسم و بە درێژایی 2009 پێکەوە لە ئۆرگانە جیاوازەکانە بۆ نمونە ئەوان لە ئۆرگانی ترابوون ئێمە لە ئۆرگانی ترابووین ئەومان کردووە من خۆم وا تەوەقوع ناکەم باوەڕم بەو قسەیە نییە و تیانای خەڵکی زۆر باش و خەڵکی زۆر دووسۆز و خەڵکێکە کە لاگرانی بزوتنەوەی گۆڕانە چکە باوەڕم بەو قسەیە نییە باش باوەڕم بەو قسەی گۆڕان هەڵەستێتەوە یان بەچی هەڵەستێتەوە ئەوە ئەبێ لە خۆیان بپرسی ئەگەر ئێوە بانکەنەوە بڵێن یەکەم شت چی بێت مبادرەیان کردووە لە ماوەی ڕابردووە زۆر محاولات هەبووە دانیشتن هەبووە بەڵام ئەوەی کە پێویست بووە نەکراوە ئەوەی کە یعنی خواست و داواکاریەکان بووە جێبەجێ نەکراوە هەر چۆن هێناوێتی بۆ نەوە بەردەوام بووە و بەردەوامی شەبێ ئەوەی کە تێگەیشت بێتین بۆیە ڕەنگە دۆخە هەر بۆ نەوە بمێنێتەوە دوا سەرنجی بەڕێزت لەسەر کۆی کێشەکان ببەرەوە چەند خولەکە لەسەر مەسلەی ئەوە بە زەڕورم زانی
لەسەر کۆی کێشەکان لەسەرەوەی کە ئێمە بەرنامە لەسەر مردنی خەڵک لەسەر بێموچەی لەسەر خۆپشاندان ڕووماڵەکەین چییە؟ ئەم حکومەتە کە تاوکو ئێستا بە نوعی هێناوێتی بەلای منەوە حکومەتێکە سەرکەوتو نەبووە لە ئەرکەکانیان لە واجباتەکانیان لەو ئیلتیزاماتانی کە بەرامبەر خەڵک هەیە بووە لەو خواسانەی کە خەڵک هەیە بوو و بەمنەوە بەردەوام بێ دۆخەکە زۆر خراپترە بێ و بۆچوونی زۆرێک لە قیاداتە بۆچین و زیۆرێک لە بەرپرسانەکە ئەم دۆخە بەمنەوە بەڕێوە ناچێت تا ئێستا کە بەڕێوە چووە هەنێ هۆکار هەیە ئەم هۆکاری عراقیە هۆکاری دەرەکیە ئەمانە هەیە ئەگینا وەکو دۆخ و ژیان و گوزەرانی خەڵک لە خراپترین ئاستایە کە من باوەڕم وایە تەنیا ساڵی 90ەکان خەڵک هین بوو بێ ینی بەم دۆخ و بەم گوزەرانەیە تێپەڕ بوو بێ و بەم نەوەش بەردەوام بێ مانگی داهاتوو خراپترە بێ ئەڵێن خۆزگەمان بە مانگی داهاتووتر ئەڵێن خۆزگەمان بە مانگی پێشوو و چارەسەرکردنەکانیش قورسە بێ و تەمەنا ئەەکەم دۆخی سلێمانی و ئەو ئابلوقەیی کە لەسەرێتی و بوەستێندێ بۆ ئەوی کە سلێمانی چیتر باش نەدا و خەڵکی سلێمانی لەمە زیاتر باش نەدا. زۆر سپاس بۆ بەڕێز دابان محەممەد ئەندامی پەرلەمانی کوردستان سپاس بۆ بەشداریت لە پانۆراما. بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەم شەومان پێشکەشکردن ئێوە شەمولایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ.